سەرەڕای زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان دەرهێنانی بەردی ساڵانسە لە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکان مەترسیەکی دیکەی سەرهەوای هەرێمی کوردستانە، چونکە ئەم بەردە کاریگەری هەیە لە سەرکەمکردنەوەی ئەو دەرهاوێشتە زیانبەخشانەی لە بزوێنەری ئۆتۆمبیلەکانەوە دەردەچن. وەستا ماندی نەبی بەخێر بێ باشی ئەحواڵت خەریکی چی؟ وڵای زۆزە تاوانێت تاقە تەقیەکە ئەتوانم ئەمنیش بێمە خوارێ ببینم لە نێزیکەوە بزانم چ ئەەکەی؟ احتیاطی فەرم زۆر باش مەولای قادم هەیە بەو لای دابێ؟ ئەولا قادم هەیە لەولای ئەلێرە ڕێگەدە تاری احتیاطی بس وەستا؟ بەڵێ گوت خەریکم پشکنینی لۆگزۆزی ئەو سیارەیەکەم لەبەر چ پشکنینی لۆ ئەەکەی؟ بەس ملەکەی دەکەینەوە بزانین بەردەکەی تێدا یان بەتاڵە مەبەستت ئەو بەردی ساڵان ئەو سێ؟ بەردەیە ئەو بەردا لە چەند دەری سیاری دائەندرێت و ئیشیشی چییە؟ ئەو بەردا دائیمەن هەموو بەردەک هەموو سیارەك لە بن مەچینەیە لە بن مەچینەی دائەندرێت؟ ئەوە یەک ئەوە دوو ئەوەش بەردە ئەوەش بەردە باش ئیشی چییە لە ناو سیارێ؟ ئیشی ئەوەیە ئەوە هەوای تەسویە دەکە ئەوەش سافرەتدا ساوتی خۆش دەبی بۆنی خۆش دەبی چێشی خۆش دەبی ئەوە ڕۆحی مەچینەیەەوە ئەی لەبەر چێ هەندێک سیارە لی ئەکەنەوە یا هەندە خەڵک دێ ئەی فرۆشیتەوە لەبەر چێ هۆکار چییە بەڕایتەوە؟ وەڵڵای ئەوە هەرگوناحەوە لێکردنەوەی هەرگوناح لێکردنەوەی بلێم لە بەرسی وەڵڵای ناسام زۆری ئەو سارە ئەمریکیانە ئەوی دێ لە دووبەی یان لەوێن دەرێ لێ دەکەنەوە سینی دەبەستن سینەکەش ئیش ناکە زانیت هەدەتاوێتەوە ئللا دەبی ئی خۆی بی یعنی خۆی نەبی ئەمریکی ناخینتەوە گڵۆپی عەقلی هەیە زانیت زۆر ڕادار هەیە شەغالە ئیشێ ناکە